والرزو حرمت امروز شما 8 ماه 2020 زینیه ناوم برزو احمدیه لئی ویدیو لسری ویدیول و ناو گوران والقصوباسك لسر بنك لا رسم باوجاني هما خزمته هرو جريك لا ويدو ورنگا سي بن لا سي كسايتي سي تاجر جوهر خستيما ور باس إذا فيشا يكتر لأو تاجر رسم باوجاني يكتر لأو تاجر يدس و قسەکانی فرەقوولە بەنەکە 20 خشتە وەلی 3 خشتی زیاوە پێکریاس مانێکە دەمساز نییە وەلباقی خشتەکانە و بەنەکە لە کولیەت خۆیە من دیار ئەو 3 خشتە دەستنیشان کەم و دەلیلی فرەسن چەند دەلیل یا هوکاری دەمە خزمەتان ڕا یانە ئاویان ئیسە خشتە سەربەنەکە دڵە نەدەردان ناویە دڵم سەروازن نەجۆرە دەردان دڵم نەدەردان دڵم ژان کرد دەردان جەمە دەردگەلە دڵم سەروازن نەجۆرە دەردان سەرواز شاید منزورەوە وتە کە دڵم زەخمەکەی وازە لە ئەسەرە جۆرە دەردگەل فرێک دەردە ڕووزگار ئەجۆ حاڵاتێ نەحاڵم سەردان زەوق دنیاییش نەدەسم وەردان ئەجۆ حاڵاتی ئی دەردگەلە حاڵاتی گۆ من سەردێتن خێتمە ناو حاڵاتێلێک بێتمە ناو فکرێلێ که ذوق دنیایی ذوق ایلی دنیا ذوقم لسری دنیا لدستم ورده ذوقم نماوسن حالا این دنیاییشا کمی رامن معنیه که روان نیه که وشکتر یا کلمکتر لشون و ییش بوده لشون دنیا نازانم ولی خو ای حالتیه که لسری جور و من دسته ذوق دنیا ای دنیا لدسم وردا لآخر وقت وکی ذوق علاجی چس ای ذوق و دنیا دلخوشی پیدا کردم چون برزایی برز آویز لزردان تاو ملرزوم خوفم لفردان خب چون برزایی برز لیره تشبیه کردن که و برزایی لخوار زرده که خوار دیدید و رو خوار شد انسان احساس که لرزش دیدن چون برزایی برز آویز لزردان تاو ملرزوم لرز گرفتن تاو خوفم لفردان راسو نگرانم که چه بقومی چه وسرمان باید خشت 4 تا 6 ئەو سێ خشتە سەر کە ئەرز کردم ئاویەن من زیاوە پێیان کردیاوە گەردوون مەسن لە خشتە 4 گەردوون فرە کەس کرد سەرگەردان ڕاش وەستەن ئەو تونە هەڵەتە و هەردان فەلەک ئاڕفەن تۆرە دام مەتەن و بەیەدیە وشە بێشتە وەی تۆر دام مەتەن و گرو نمیدان مردان مسنو نو سر قدرت خوف پیم یاوان رای راستیم گردون هر تاک تاوان معنی نه لورا خوی خوفی لسوه لأسر او جور زمانه ظلمی که لیان کریت لیره گردون واسرا بدون اختیار انسان که سروشت انسان تابع سروشت خب سرگردان بودن که یا هینا کتن معنی لیره وقت وکانا هینه دیتن
که دمساز نییە فەلەک عارفن فەلەک لێرە عارف نییە کە ئینسانەکان ئێرەکانی بتوان بوونە حەکیم یا عارف وەی تۆردامەتەن و کە هینە وەسرایە نگرانیل سوفیگەری دەرویشانەس و دڵەوریزێل دەرویشانەس دێرەکە وەگەردە فەلەکە وەگەردە ئاسمان و وەگەردە قەیبە بتوان دەردڵکە کە لە ئێرە کە لە خواردە تێمنە سەرێ ڕووسەم خۆی بوتە دوکاندار گەوهەر و خەریکە دوکان گەوهەر فروشی ڕادووسان واز بکە دە نەتیجە خۆی لێرە ناخێتە واسڵا دەست چارەنووس و هینێ هەوادس قەیبی و ئاسمانی و واسڵا هەرچی لە خوا هات خۆشات مەسەن ئەو جوورینێک ئەو سەر قودرەت خوفی پێم میاوان کە لێرە لە سەر قودرەت خوف ناچوت لەورە خوف لە فەردات تازە چون بەرزایی بەرز ئاویز لە زەردان تاو مەلەرتۆم خوفم لە فەردان لەورە خوف فەردا خوف سو هالەوەری لێرە دی دووارە لە سەر قودرەت خوفێکتر ناتێت تۆی گیانە ئێستا ئیسە خشتە ئاویان و معنیەکەی وەگەردیەکە ناخۆنجێ ئێستا لە خشت هەفت دوارە لە ئی خوفە علاجی کەس چتووە سەرێ دانا ئوستادی پێم کرد نەسیحەتان جەم نەسیحەتە پێم بەخشا دەفتەر مەندە مەهنەتان ئەلبەتە این مەندە مەهنەتانە تووزێکەڕا من قورس وە قەیری زانم مەسڵ معنی قەیر زانستن هین بێتە نازانم دی درست و جورە وتە یانە دانا ئوستاد یە ئوستاد دانا پێم کرد نەسیحەتان لەیلی چه باید بکەم ڕاهەڵ چەس هین داپیم نەسیحەت داپیم یا ڕانەماییم کرد ڕانەماییەکە درستترە تا نەسیحەت یا ئامۆژاریەکی یەکلایەنە ڕانەماییم کرد پێم بەخشا دەفتەر مەندە مەهنەتان یعنی دەفتەر بەخشاکەین دەفتەریش هەر جورێکی لە ویدووە وەرگە ئەرز کردم معنی تاریخ دێ معنی سەرهەڵات یاریە لە گوزەشتە ئەو گەوهەرگەلکە ئەو خەرماونە یاریکە کرد لە یاریە دەورگەل وەرین مەنگەسەج دەفتەر لەو مانێسە کە دەفتەر بوانان وەقەڵ ومانە حرف دەفتەر بزانن فکرم لەسەر جێ بدە کە شێخ ئەمیر بشت واتش لێرە عارف هاتە واتش ئەی عارف سەرهوشیار مەبوو سەرهوشیار نەجەمە دووس یار مەبوو لێرە عارف ناخۆیتن لێرە چون لێ چەنجی دووس هاتگە و لێرە توایتن فرق بین دووس و یار کە دووس یە مەرحەڵە دووس کەسێکە کە وەستەڵا مۆزەیەکی یا هینێکی هەڵویستێکی نەیاشت و دوشمەنانە لە پێی زەرەردان لە شەخصە نەوتن بەڵکە وە مانیە بوتە کە واز بوتن ڕانزیکۆ بین کە بڕەسێتە پلەیەکی نزیکتر کە بتوانن بوونە یار و یار لێرە یە معنی قویلتە دەرێتن هەم بەشێکی وەسڵا زانایی بەشێکی مەسئولیت بەشێکی ئەخلاق مەداری بەشێکی هاوگامی هاوسەری و هینەکە مەدانەکە فرە واستر وە بوو چەندلایەنەوە بوو نسبەت وە دووست تەنیا توانیتن وەلیە بسەنجیتن کە بزانیتن توانێت بووتە یار یان ناتوانێتن کەسێکە کە ئەتمینان دیریتن یا ئەتما توانی وە پێ بکە کە زەرەرە پێیت ناڕەستنتن لەوت نایەتن لە ئەو شرایەت و وەزیەتە واتش ئەی دوو سەرۆجێ لە خزمەتان ئەرز کردم عارف هاتی وەلی عارف لێرە ناشێت عارف کەسێکە کە وەسڵا هاشون معرفەت دینی و معرفەت وەسڵا خۆشناسایی وەلی لێرە کەسێکە کە دەفتەر توای بخوانێت و خۆی بووتە خاوەنی گەوهەر دەرنەتیجە عارف ناشێتن دووست درستە واتش ئەی دووست سەرهوشیار مەبوو سەرهوشیار لێرە کە
دفتر بخوانێتن هوشیاری بە قۆڵێکە پیرالی وریابار وەختە وەگەر بنیامینە این دیوان پیاکەن و هین کەتن خلاصە پێی بێتن کە دەری وە ناحەق ئێراد لە بنیامین گرێ وش من موزی و وار من وریابارن زاددار نیەن موزی و وار خۆ لێرە وریابار یەپلە حالە خوار زاتار کەسێکە کە ڕەمەقام پیری شایستەی مقام پیرێ بتوانێتن ڕاهبەری وە سەرقەتاری بکەن ئێستا واتش ئەی دووست سەرهوشیار مەبوو سەرهوشیار کەسێکە چابوو دیدەدارەوە بوو ڕۆشن وریابار وە دیدەدارەوە بوتنەوە قسەی ئەم ڕۆژێ بوتن نەخبە یا ڕۆشن فکر لە ئی دەفتەرگەلە سەرهوشیار لێرە سەرهوشیار یەک کەلمەست کەسێکە بێسە هوشیار وە بێ خاون ئەرادە بێسە خاون مایەدار وە بێ سەرهوشیار نەجەمە دووست یارمە بوو سەرهوشیار کەسێکە سەرهوشیاری وە دەست هاوردو لە خوانین تاریخ خۆی دەفتەر چەبوتن لە جەمە دووست وەختێ بنیشن قسە بکەن توانی ئیش شخصە چەبوتن بڕستە پلە یار بتوانێتن سازماندەهی بکرێت وەکو یار کە بڕستنە هینە هاوگامی بکەن وەرۆ حاملیوە لە خشتدا وەداخوا من نەتوانستن با برانبی یا برانبی نەتوانستم بفەهمم معنی چەسن وەلی خۆ منزوو یەسەکە زەوق دنیا بمانۆ ئەو مانەیەکە لەورە زەوق دنیا لە دەسم وەردان لە خشت دوویە وەتە ئەجۆ حاڵاتێن حاڵم سەردان زەوق دنیا نەدەسم وەردان زەوق دنیاییش لە نەدەسم وەردان در نەتیجە یە لێرە ئیهینە باشە من ومەلیە خشتە هەڵپەڕیم واتش ئەی دووست سەرهوشیار مەبوو سەرهوشیار نەجەمە دووست یار مەبوو خۆ لە خشتن ئەوە خشت هەشت پیکەمانەیە کردی من خشتن وەتە ئەر دووست یارێ مەوینێ وە چەم گەوهەرفشان کە لێرە لە ئەو هینە لە بەناکە کەر هاتکەسن کە کەر معنی نێری چون لێرە سۆم شخصە ئەر دووست یارێ مەوین وە چەم گەوهەرفشان کەر و باە بیاتە کەر و نەدەهان دەم ئەر دووست یاری مەوینەی وەچەم یانی وەختی دووست دوێنێتن کە تەرەفی توانی یار بوود و یە مەقام یاری دێرێتن چە بکێتن وە چۆ خۆی دوێنێ چە بکێت دەرجا گەوهەرفشان کرد لە دەمێوە زوو گەوهەر وەریەکە ڕەتبەدەڵکەن و لە ڕێ زانن لە ڕێی گەوهەرشناسیوە کاڵاسەنجیوە چەکەن کە لە هینوە سەرافە دوورسەنج لە ئی دوو شەخصە کە وە یەک بەرخوردکەن چەکێتن چون لە ڕێ دوورسەنجیوە لە ڕێ سەنجش کاڵای یەکتروە چەکەن یەکان دوێنەوە کە توانن ئی دوانە بوونە یار ئەر دووست یارێ مەوینێ وە چەم دووسێکە لە جەمە دووسێر یار خۆی دوێنێتن کە ئی شخصێکە کە قسە کرد بە کاڵا گەوهەر فشانی کرد زانێتن فۆری یارە یەتوانێتن چەبوتن جوور یار لەسەری هەساو کرد گەوهەرفشان کەر و نەدەهان دەم با خشت دەکارە و جێ لە خزمەتان ئەرزکردم با بەرانبی یا هەرچێک من نەتوانستم بفەهمم جۆرێک تەلەفوزێ بکەم کە معنیەکە ڕامن بڕەسێتە عادی وە نەزەر بڕەسن مەزە بێتن لە فەهمە زەوق دنیا بمان و لەورە لە دەردانە خەریکە زەوق دنیا لە دەسێ دەرچوتن لە دەست دێ
لێرە ئێرەکانی یێ بوت ئی دەفتەر بخۆنێتن و یار خۆی بینێتوە لە ناو جەم دووسێرە چەکێتن ئی یارگەل خۆی بینێتوە وەچەو بینێتن ئی هینێ ئی باریە احتمالاً بار خەمەکەی لا بچوت زەوق دنیا بمان و لطف شا هینەکە لەنظر ئەملایی قەڵەت نووسم درست وەکمەدە لطف شا چەنیت با دووست بزان و پس ئەو بارە خەمەیە ئەو تەرکیبە هەرچێک هین بنێتن ئەو بەخشە ئەوەڵە نیم خشتە ئەوەڵە خشتەدا زەوق دنیا بمان و دەی زەوق لە دەستی نەچوتن لطف شا چەنیت با دووست بزان و ئێسەکرد لە خزمەت دووسە گەدا قەنی بوتن واسڵا کە ئەو لطف شاهانە کە نسبەت وەتو قەیرت چە زانێتە ئەو دووسە زانێتە با دووست بزان و منیش نەسیحەت ئوستادم یافتن ئەو نەسیحەتە چە پەیرەوی کردم یە لێرە تایرە چە کرد نەسیحەتی کرد واتش ئەردوست یارمەوینێ وە چەم گەوهەرفشان کەر و نەدهان دەمادەم با بران بێتن ئەوە خشتەدە زەوق دنیا بمان و لطف شا چەنیت با دووست بزان و منیش ئێسەدی نەسیحەتەکە ئەوە بیە ئەو سێ خشتە بیە منیش نەسیحەت ئوستادم یافتن کاڵان بافتم بافتن پس من ئەو نەسیحەتە ئەمەڵ کردم ئەو نەسیحەتە چە کرد ئەو ئەمەڵی وەکردم تاقیق پیا کرد ئەو ڕامن ئەو نەسیحەتە یا ئەو ڕانماییە جیوەجێ کردم کاڵان بافتم بافتن یعنی ئەو کاڵاکانم ئەو کاڵاوە لەسەکرد لە دەفتەرە ئوستاد دەفتەر داوە پێ هەرو کاڵاوە لە دەفتەرەسە بافتم هەرو بافتەنەسە وە چە هەر ئەو ڕێوازە وە شێوازە منیش هینی کردمەس کاڵای خۆم دیدگای خۆم یا مۆزەی خۆم یا جەهانبینی خۆم دروست کرد مەسن سازی مەس بیمەسە خاوەن هوشیاری سەرهوشیار وەبی منیش نەسیحەت ئوستادم یافتن کاڵان بافتم بافتن لطف خواجا من ویش دەرسم وەندەن ئوستادم ناسان نەپای گوڵ بەندەن هەڵا هینی چێ من نەتوانستم معنیەکە ڕام ڕەوان نەوی لطف خواجا من ویش دەرسم وەندە ئی لطفێکە کە خواجا لە حەقم کردی لۆرە وە ئوستاد لێرە وە خواجا هەرکەوە یە معنیە هەرکێک مەزوە هەرە و شەخصسە کە چە کردگەسن لطفێک لە حەقم کردگەسن کە من دەرسم وەندەن کە دەرسە دەفتەر داوەسە پێ کە دەرسەکانی خوێندگەسن کە حالی بێسن کەلام خوێندگە ئوستادم ناسان نەپای گۆڵبەندەن ئێ ئوستادم ناسان ئوستادەکەی خۆم ناسیم لە پای گۆڵبەندەن هەڵا نازانم منزوور چە بوتن یا یەک کەلەمەکانی ئەوەز کردنەس کە من ناتوانم معنیەکەی بفامم کە یە بوتە کە ئی دەرسیرە توانێتن ئاویاری گوڵە پێ بکە یا هەرچێ لی چواچوە لە یە معنەیەک بێت ئاخ که چه فایده سردی سعادتن سردی ساعتن باشه سعادت نیست ساعتن نی دور فانی همسران ماتن آخ چه فایده سردی ساعتن نی دور فانی همسران ماتن یەکە ئوستاد خۆی ناسی کە بێ خاوەن کاڵای خۆی من تا ئاخ چه فایدە دێرێتن ئی بێسە خاوەن کاڵا وەلی چەس سەردە زەمانەکە سەردە جۆوەکە سەردە یار پێیان ناوتن کە وەلیە
بده و بستان که و بتوانێتن خۆیان سازمان بێن. بازەکان نییەن. نەی دەور فانی هامسەران ماتەن لە ئی دەورە لە زەمانە کەس هامسەران ئەوانەی کە خەریکن هاوسەری بکەن کەس سەردن کە هینیان پیش ناچووتن دنیا وە دەنگیان ناچوو ناتوانن ئەوەی کە ئەو بەرنامەی خۆیان بەرشن و بۆنێ نواوە. نیەن جوویارێ سەرگەردان نەخەم نەی دەورە باقی بدار و چەم یا ئێتماڵەن بەرار و چەم دروسترە. نیەن جوویارێ سەرگەردان نەخەم کەسێک تر جوویای ڕاهەڵ جوویای دانایی بوتن لە ئەسەر و ئەسرا خەم و پەژارەی ئی ڕووزگارەی دەورێکە کە هانەتی دەورفانیە یای چەرخ زەمانە یایی ئەسرێک کە هانە ناوی کەسێک تر جوویار کەسێک تر خەریک ئەوە بوتە کە مینێ جوویای هین بوتن جوویای ڕاهەڵ بوو جوویای پیاکردنی یارگەلێکتر بوتن و بتوانن کارێک بکەن پێیان ناوتن. نیەن جوویارێ سەرگەردان نەخەم کە بتوانێتن و هەموو خەم جور جور ڕووسەم هەموو خەم داشتوتن دەقدەقە داشت. نەی دەورە باقی بدار و چەم لە ئی دەورێکە کە بتوانێتن چە بکێتن ڕا تاثیرگوزاری ڕا یەکە جێ دەستیان بمێنێتوە چە بکێتن چەو واز بکێتن ببینێتن باید کارێ بکەن باەتەکانی میراسێک وەجێ بیلن واسرا چارەنووس کۆمەلگاکەیان ئەوەز بکەن چارەنووس خۆیان ئەوەز بکەن کە بتوانێتن لە ئایندە بمینێتن ئی شوم دەستانە ئی کارێکە کە توان بکەنێ. نیەن جوویارێ سەرگەردان نەخەم نەی دەورە باقی بدار و چەم. تا من مەتڵەوان مشکل کەفتە دڵ شەفای خێر نەدەست لوتفی یار حاصل. تا من مەتڵەوان مشکل کەفتە دڵ تا کەسێک جور من مەتڵەو داشتون هەدەف داشتون تا من مەتڵەوان مشکل کەفتە دڵ کەسێکە مشکلێک زانێتن و چەس خواستێک دێرێتن خواست و مطالبات دێرێ و زانێ مشکلەکە چەست و یە ڕای ڕۆشنە کە مشکل چەست و چ خواستێک ڕاهەڵێک چەست و چ خواستێک باەتەکانێ بتوانێتن گام بنێتن ڕا چ خواستێک لێ ڕا چ هەدافێ بتوانێتن هەڵسێتن خیزیان بکەین. تا من مەتڵەوان ئەوانەیە کە جوور من خواستە دێرن مەتاڵبە دێرن مەتڵەو دێرن مشکل کەفتە دڵ ئەو مشکلێکە کە ها لە دڵ منە خەمێکە ها لە دڵ منە ڕا لەبان وەتوی ڕا فەرداز خوفم لە فەردان خۆ ئیە کەس ئی جوور کەسێک نیەن شفای خێر نەدەست کە ڕاهەڵ داشتون شفای خێر وە دەستیان وە بوتن ڕایی ڕووزگارە ڕایی دەور و زەمانە لوتفی یار حاصل کە بتوانێتن چە بکەیتن لوتفی یار حاصل بوتن کە لە بینیان ئەو لوتفە ئەو مەناسبات یار بینە بەرقەرار بوتن. مەکەروین ڕازان پێ دووسی گیانی چەنی دووست بکەین گەوهەرفشانی ئێستا کە هەری حاڵەتە کە ئەو دووسێرێکە کە بوت مەکەروین ڕازان پێ دووسی گیانی کە بتوانێت بوتە یار کە بتوانین ڕازە دڵ خۆمان وە لێ بیشیم کە مەتڵەو چەست و مشکل چەست و چی توانێ من دەرواز بی من ڕازان ڕازێری خۆمان ڕای بیشیم پێ دووسی گیانی کەسی کە بتوانێتن چە بکەیتن دووسی گیانی کە بتوانێت بوتە یار هاوسەری بکەن و بتوانن چە بکەیت هین هاوگامی بەرنامەی هاوگامی وەرە هاملی وە داڕش لێرە مەرحەلەیەکی
هامدلی نێتن دووس قسە لە مەرحەڵەی هامدلی کە بتوانێت هام سەری وەلیانە بکەێت ئەڕا هام گامی وە ئەڕا لەوەیشۆ ئەڕا هاممەلی وەدەستکردن کومەلگاکە خۆیان کومەلگایکە کوردەواری چەنی دووس بکەین گەوهەر فشانی خۆ هەروەسە کەی بنویسین گەوهەر دانش زەڵال بنینە اختیار گەوهەر لێرە منزور ئەوەسە کە ئەرە جۆرە کرد لە گشتی کلامەکان هاتێسن لە گشتی دەورەکان هاتێسن وە تایوەت نەوروز فرەفرە وە جوانی وە ڕێکۆپیکی وە ڕۆشنی شیوە کە دەسن گەوهەر تۆ هینگە لە سەدەفگەل واستڵا هینگیر باریتن چەوە پێوشن سەدەفگەلی کرد دۆر هەناوی کەنەوەکە لە زوانم پیچە کە بتوانیتن مرواری هەناوی ئەو سەدەفگە لە مرواریەکەی باریتن بتاونیتوێ هینێ بکەیتن خەوشەکەی لابوویتن و بتوانیتن چەک گەوهرەکانی دەرباریتن و لە ئەو گەوهەری لێ بتوانیتن چەک بکەیتن ڕێخوات و پێ بکەیتێ دانایی ڕاهنەما و ڕێخواتەوە پێ بینیت و ڕاوی هەساویەوە پێ بینیت ئێستا کە چەنی دووس بکەین گەوهەر فشانی ڕووسم نەی سەودا دەست کوتا مەکەر یعنی مەعیوس مە لە دەقدەقە کوتا مە لەسەری بچوو ڕووسم نەی سەودا دەست کوتا مەکەر پێی دووسان بنێر یا بنەر دوکانە گەوهەر یعنی لێرە بنێر نازانم دروست بوتن لە نەزەرە واسڵا جملە بەندی ولی خو منزور لە ناین دوکان ناین لە کوردی واسڵا ئامیانەیە ولی هەڵە نازانم لێرە فعلەکەش بنێر دروستە یا بنەر منزور لێرەسە کە دوکاندا بنا ڕادووسێر پێی دووسان بنەر دوکانە گەوهەر هەرو جۆرێک کە دووسەیش لەورە هین کرد دوکان گەوهەر دا بنێتن کە بتوانێت چە بوتن بەدێ بستانکەر خەرید فروشکەر ڕیان واز بوت و بتوانێتن دووسێت یەکان بینەوە دووسێت گیانی وە بازار یار یا جەم یار جەم بوت مەدان یاری گەرم بکرێتن گەوهەر و کاڵا بەدێ بستان بکرێت و بتوانێتن یارەکان خۆیان بیننەوە سەرهوشیارەکان یا وریابارەکان و دیدەدارەکان ڕووسم نەی سەودا دەست کوتا مەکەر پێی دووسان بنەر دوکانە گەوهەر هەر کەس جویارن بێ و بستان و ئەر جویار نەبوو پێی ویش مەمانۆ خۆ هەر کەس جویارن وەختە دوکانەکەت دانای دوکان واز کردی سەر باس هەڵتەکانیت لە جەمەکانە چەکێ هەر کەس جویار بوتن جویارە گەوهەر بوت جویارە مینەکەر ڕاهەڵ بوتن وەلتە چە بوتن هاومەتڵەو بوتن تێتن گەوهرەکانت سەنێ بهی و بستان و گەوهرەکانت بوتە خەریدار گەوهرەکانت ئەر جویار نەبوو پێی ویش مەمان و خۆ جویاریش نەوت ڕێخۆی گرێتە وەر پێی ویت خاسترن سەرافە دوڕسەنج چون گەنجەوانان بگیر و قاپیە گەنج ئێستا ڕا خۆت خاسترە سەرافە دوڕسەنج ئەی سەراف دوڕسەنج ئێوە خۆیە قسەکێتن دەهینە لە خشت هەفتەیە وەتێ ڕووسم نەسەودا وەلخۆیە دەست کوتام مەکە لێ دەقدەقە کوتام و مینەی یار بکە دووسەکان جەمکە و مینە یار لە ناویان بکە پێی دووسان بنەر دوکانە گەوهەر هەر کەس جویارن بێ و بستان و ئەر جویار نەبوو پێی
پێویش مەمان خۆی دوکان وازکی واسڵە ڕاو هەڵگەل خۆت دنیا دوونین خۆت ئەو هینێتکە ئاگایل خۆت دیدگاکان خۆت نەیتە اختیارێ دیگەران ئەو دیگەرانی چەچە ئێرەکانێ جویار بن سەنە جویاریش نۆن ڕێخوان گرنەوە پێوت خاسترن سەراف و دۆرسەنج چون گەنجەوانان بگیر و قاپی گەنج ئەرات خاسترە کە بیتە چە سەراف و دۆرسەنج کەسی کە دوڕ ناسێت دیدگاوەل ئەرزشمەند ناسێت کاڵاوەل ئەرزشمەند وە خوار ناسێت ئێسەکە چون گەنجەوانان بگیر و قاپی گەنج جور نگابان و گەنجەوان جور واسڵا هین وان معمولا نگهبان دەمانێ نگهبان هین کردن ئێستا گەنجوان لێرە نگابان و گەنج بگیر و قاپی گەنج لە دەر ئەو قاپی گەنجتە لەو دەرە و دوکانتە چە بکە نگابانی بێ موازب بە چون گەنجوانان بگیر و قاپی گەنج لە دەرهینەکەت دوکان گەنجەکەت قاپی دوکان گەنجەکەت چە بکە لەورە ئامادە بە ڕا خەرید فروش بگیر و قاپی نەی وەخت وادە ئامانەت نەکەریش زایە زادە نووسیاوە لێ زایە دروستە قاپیەکەت بگەر لێی وەخت وادە لێی وەختێکە کە دنیا سەردە واستەڵا کە بتوانێتن وادەی ئەوەسەکە کاری بکرێتن ئی دوکانە ڕەونەق پێیا بکە گەوهەرەکانت مردم وە پێ جویارەکان وە پێ بزانن وە بان لەریت بسێنن ئامانەت نەکەری زایە کە ئی گەوهەرە وە زایە مێ یعنی سەر خۆت مەفەوتن ئاقلانە نگاداری بکە گەنجوانی لە گەنجەکە بکە لە دوکانەکە کە بتوانیتن مینێ فرسەت کە مینێ ڕێواز بکەیتن مینێ پیاکردن یارەکان بکەیتن وەزایە ئی گەنجەکە کە پیا کردیتەس با وەزایە نەچوت کاری مەکە کە خۆتە تێ بچیتن ئێستا کە نە هین بکەیتن نە ئی سەودار لە دەست بێتن نە یەک خودی چیت لە دەهین بکەیتن منزور وەسە کە مینێ هین بکەیتن فرسەت بکەیتن هی دوکانە یواش واش لە جەمەکان نەزەرات و دیدگاکان خۆت مشکل چەس ڕا مردم بیشیتە وە ڕاهەڵ چوودونیت ڕا مردم بیشیتە لە ڕا مردم جەم دووسەکانە چونکە حاڵەتێکی خەفەقان هەروجرێکە باغیان هەوەی جورەسە هاونە ژێر خەفەقانەوە ناتوانێت ئاشکارە هەر کارێ بکرێت هەروجرێکی ئیمڕۆ لە جمهوری ئیسلامی جارەجورەسە ئێستا فرقی لە ئیش شەریعە فرقی لە تایوەدا خۆرەجرێک لە ویدوو وەرەنگە ئەرز کردم وە ناو دەوریش و وە ناو واسڵا سوفی و لە ئەو تابیریە لە سوفیانە کە لەی بەنوێ لە لێ خشتێ لە ئی گەوهەریە لەدەن لە ئەرشان نایلن و ئێستەکە هەرمای نەوینەسە جی نرخ و پایەخەڕا کەسکەرێکە جویار گەنج لە کۆمەلگای ئیمڕۆژی و ئی تاجریە گەوهەرە ئی شخصیەتە ئی کەسایەتیە دەبات لە کۆمەلگا لە شوێن خۆیان بناسیێتن مردمە کورد کۆمەلگای کورد ویانە باید ئاشنا بووتن امیدوارم عزیزێت بتوانن ئیساس مەسئولیەت بکەن و یاری دەربن کە بتوانین شخصیەتی لەوە کۆمەلگا بناسنین
وداخو جورك شوتن ووضعيتك ونوعك صف آرایی یا یک سنگ بندی لوران ورمن کریاسن که وی دیدگاه تایبت خوم و دیرم لجه اوی که بتوانیتن و چو وصلا زانایی هر وجوره که یعنی خویان و گوهر داینانس گوهری که لسرافی هاتوتن لحلو صدف مرواری و هاتوت تا توانستود خوشگیری بکرید تا وقت گوهر زلاله للی استخراج کریاود خویا صرافی کریاز سی قصه منیشا عزیزی بتوانن صرافی بکنن توقع من وان یک کسی کشتگ لمن بدون هل سنان بدون نقد لمن قبول بکن ولی حیفه انرژی لوران ور یک ای انرژی گوهدر بچوتن من نتوانم عزیزی لیکتر جویاری لیکتر و قول روسن باوجانی بتوانیتن آیم رازکان مستقیم لی دنیای اینترنت دیر راز پنهانیش نی آشکارا بتوانیم دیالوگ یک دوستان و سازنده او یعنی و بارها ورداشتیم و این دیدگاهی که من دیرم زد دین کار کم یه دینی کال آرا و بخش لکوملگاه که خویان و دیندار زانن حاضر نین بان واسطلا او هن دینی خویان بنن واسطلا بحث و گفتگو بکن لسر او متوا و موضوعات خویانا یه هدرچین انرژی هدرچین توانایی کانی توانایی لباید کانی جمع حالا من تنیام لیهین یه ده چه جویارم را کسی که بتوانیتن لی نزیک و من دنیا بینیتن دنیا دونینه که نزیک و دنیا دونین من بود ولی هر من نوسرا و کان پیانه کرن و کسی خوی نخصیص دیشت که بتوانید حاضر بودن ولی که هاو سریب که من یسا که امیدوارم عزیزی و چو زانایی یعنی لباور نه و زانایی تماشه ای ارزیل منه بکن باور یعنی باور نه باور و معنی باور دینیه لو درچینه یا اصلا دینی و رسمیت نناسینس ایش کسایتی له اوی که امروش دین ناوینن باور نظام باوری و پیشن فکر بشره و ای گوهریش فکر بشره تمامی فکریله ای جوریانه تماشا کنه که حقیقت پیشه صرافی بکرید و درد یاری خوی و کار یاری لکوملگاتید یا ناتید کسی که این معنی که علم لمقابل دین بود یعنی چول لین نکرد نسن تضادی نی نسن بلکه یه باور یه حس که تو لطریق شنوایی بینایی خواندن دفتره کن لمقصد این که یه لباور و شروع بود و ای باور را باید بتوانیتن چه بود صرافی بکریتن تا وقت بوتا گوهر کابرا سرهوشیار بود و سرهوشیاری خود سرسلطان بود و سرسلطانی خود بتوانید بود پیر کسی که را مسئولیت و اصلا سرقطاری توانی داشت مسئولیت سازماندهی مسئولیت وزارت توانی و عهده بود مثل که خود ایانه باوری که امروز لناو کوملگاه مخصوصا هفتوانیل بینس دیندار و مذهب دار و یعنی اصلا رأیانه او باور گله اصلا جی بایخ نویست مثل که یا دوست بینیتن دوستی که یارک دوستی کتر که
توانێ مقام یارداشت و چوبینی زود شروع کردەچە گەوهەروەتن ناچوتن بیشە بەو یعنی از و یک و دو بین بشی من یا گوشه دابنیشی من ندارم او قۆناغە مرتازی و جێباری من اصلا بحثێک لە پەریسکاری کە ئەدەبیات دینیە لاڵە و ئامان و نازانم ئەو دنیا دونین تەسەوف لەناو ئی گفت لەناو ئی بەنگەلە لەناو قسەی ئی بەنگەلە پەیغامی بەنگەلە نییە نەوی لەناو هین دووسە و ئەو کەریم خەلیل و فکرم وەسە هین بی تاماس گاوارە بی ئەو دەفکر لەوەی تۆ کە چی مەست این شخصیتێرە فیلسوف شخصیتێرێکی سەرهوشیار بینە لە شوونە وەسڵا کەسێک نەوەی نەسن کە بتوانێتن دیدەداریان کرد لە ڕێقەتن قەیب و باتن و فلان و یعنی فرە ڕائی شخصیتێرە ئەتمینان دەم کەم ئەو خەنینیانە پێهاتکە هەروەسە کەس نەوروز ویشتن من چیم شەریعەت سەرافی کردن نازانم قورئان سەرافی کردم حەدیسەکان سەرافی کردم گەوهەری کە تێ نەیم وە ئەو هینە معنەی کردی من ئەو سەری یادم نییە سەربەنەکە چە سوورە خۆ فرەزوی قسە و باس خۆمان لەسەری کردی یعنی تۆ بچیت یە مەکتەبی سەرافی بکەیت یانە کشتیان سەرافن سەرافە دوڕسەنجە روسم باوجانی سەرافە دوڕسەنجە نە وەسلا ساڵەکەی کە بتواتن سلوک وەجێبارێت ریاضەت بکیشێتن هەڵە لە ناوەکەی دیارە باوەجانی بوتن حتمەن پیشینەیەکی ئیسلامی دەریتن کە هاتیسە سەف فیلسوفە زاناوەر و شریعەت وەڵ کرد وەسڵا و ڕیواز دینیە وەڵ کرد پێسە کە گوران لەمانەیە خاوەنە کە فەلسەفە ڕایانە ڕاکورد بێسن و یە لە قەرنە سێنزە ئێرەکانی تاریخە لە ڕاست بوو هیچ شخصیتە شخصیت قەرنە سێنزەست تا قەرنە سێنزە گورانیە حامڵە هویەت تاریخی کورد بینەس وەڕا بەشێل کورد و دڵ ئاوڵەیان و هاتێسن لە ئی مەکتەبە دەفتەر گرنە سەر دەستوە و سەرهوشیار بینە ئەمیدوارم کە گشت لایەن کورد بفهمن ئی گەوهەری لە میراسە هاوبەش گشتمانە و بتوانین بکەینە مایەی یاریە سەردەم خۆمە ئارەزوو ڕوژ و ڕۆژیار و زنگانی خۆشی پەڕەتەن